بەسەر چاو. بەناوی خوا ڕۆژتان باش. زۆر سوپاس بۆ کاگتۆر بۆ مؤسسەی مێریکا ئەم فرسەتەی ڕوخساندووە و کارێکی زۆر چاکە. پێم وایە پێویستیمان بەو جۆرە دانیشتنانە هەیە، چونکە دوێنێ و پێرێش لە خلالی متابعەم ئەم دیالۆگە سوودێکی زۆری هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکان، بۆ نزیککردنەوەی بیر و ڕای جیاواز لە نێوان پێکهاتەکان. دوێنێ دیمان ئەو لایەنانەی عێراقیش خەڵکی بیانیش چۆن قسەیان کرد و هی خۆ حکوومەتی خۆشمان هەروە. زۆر پێویستیمان لە نزیکەوە قسە بکەین، ڕاشکاوانە لەگەڵ یەکتر بدوێن، باسی مەسەلەکان بکەین بێڕ و تووش، بەڵام دوور لە میدیا. چونکم لەوە دەست پێ دەکەم کە مەسەلە بووە گفتوگۆ مناقەشە لە میدیادا تەوەرەکە دەگۆڕێتن بۆ ئیتجاهاتشتر، بۆ مزایدە دەڕوات، لە مەسەلەی بەرژەوەندی گشتی دەرەچێت. هەرێکە بیر لەوە دەکاتەوە کە بەیانی هەڵبژاردنە دەوێت دەنگدەری خۆی ڕازی بکاتن. ئەگەر بێت و ئێمە باسی خۆمان بکەین بێ ئەوەی ئاگامان لەوە بیتن چ دەقۆمێ چوو ڕوو دەداتن لە دەور پشتمان، هەڵەیەکی گەورەیە. دەبێت پێش هەموو شتێک بزانین ئێمە لە ناوچەیەکان پێش هەموو شتێک جیرانێکی توندڕەوی تیرۆریست خوێنمش ساڵێک و چەند مانجێکە هەڕەشا لە ژیانمان دەکا، لە داهاتوومان دەکا، پێشمەرگەکانمان شەهید دەکا، ژیانی لێ تێکداوین. تەنانەت من پێم وایە بەردەوامبوونی قەیرانی ئابووریش بەشێکی بە دامەزراندنی ئەو دەوڵەتە تێرۆریستە بە ناو ئیسلامەوە هەیە. تەماشای عێراق بکەین، زۆر دوێنێ باسییان کرد لە فەشەلەوە بۆ فەشەلە چ دەڕواتن. ئەو ئاوات و ئەو خەباتە و ئەو خەونەی کە ئێمە بۆ عێراقێکی دیموکراتی فیدرال چاوەڕانمان دەکرد، خەباتمان بۆ دەکرد، تەسحیحمان بۆ داوە، ساڵەهای ساڵ گفتوگۆمان لەگەڵ حکوومەتەکان یەک لە دوای یەک کردووە، شەرمان لەگە کردوون. 2003 فرسەت هاتە پێشەوە، دەستوورمان دانا، حکوومەت بەشدار بووین لە مستەوایەکی بەرزدا. ئەم دەوڵەتە نەک بەس فەشەلی هێناوە، بەڵکو خەتەری گەورەشی لە پێشە، بەتایبەتی شەڕی نێوان سونە و شیعە و شەڕی نێوان ناکۆچەکان نێو حەزبەکان خۆیانە، ناو حەزبە شیعەکانیشدا ناو حەزبە سونەکانیشدا ناکۆچی هەیە و ئەمەش ناتوانێت ڕەچاوی نەکەی. ئەگەر تەماشای دەورە پشتی زیاتر بکەین ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە سووریا، لە یەمەن، لە مسر، لە لیبیا، لە تونس، قەیران بە دوای قەیرانە، شەڕ بە دوای شەڕە. شەڕی ناوخۆی سووریا وای لێ کردووە بێتە مەسەلەیەکی نێودەوڵەتی، ناکرێت جۆبیست و ڕەچاوی ئەوە نەکەن چ ڕوو دەداتن لە کۆبنەوەکانی داخرا و لە کۆبنەوەکانی فراوان کە لەسەر مەسەلەی سووریا دەکرێتن. بەتایبەتی پاشەوەی ڕووسیا هاتووە سەرخەت، محوەرێکی بە قووەت پەیدا بووە، ئەبێ باز بکەین هەڵسەنگاندنمان هەبیتن بەرەو چێ دەڕوات. سەنتەری هەواڵگری فەرەنسا لە مستەوایەکی بەرزدا باسی ئایندەی عێراق و سووریا دەکات. پێشبینی دەکاتن کە ئەم دوو وڵاتە دابەش بێت. هەروەها لە ئەمریکا لە ئەوساتێکی زۆردا، لە بریتانیا، لە زۆر وڵاتدا، لە نەمسا باس ئەوە دەکەن کە ئەو ڕووداوانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وا دەکاتن خەریتەی ئەم وڵاتانە بگۆڕێت. هەڵبژاردننی دوایی تورکیا جارێکتر ئاک پارتی زۆری نەیهێنا، ناکرێت هەڵسەنگاندنمان بۆی لێبێتن ڕەتفعلی ئەم حکوومەتە دوای ئەو هەڵبژاردنە چۆن دەبێتن لە بەرچاوگرتنی هەڵبژاردننی پێشوو کە زۆرینەی نەهێنابوو نەیتوانی حکوومەت تەشکیل بکات. ئەمانە هەمووی جگە لە ناکۆچەکانی ناوخۆمان کە پێویست دەکاتن هەمویان ڕاوەستین، دان بە خۆمە نابنێن، بە هەڵەکانمان ڕەچاوی بەرژەوەندی گەلی کوردستان بکەین، خەتەرەکانی کە لە باسم کرد ئەگەرەکان هەموو ئەوانە پێویست دەکاتن
هەرچی ناکۆچێک هەیە لە نێوانماندا وەلای بنێن بە بچووکی بزانین بۆ بچووکتریشی بکەین. من ناڵێم مەسەلەکان جیاوازیەکان کەمن یاخود بەو ئاسانێ بە دوو قسە دەتوانین چارەسەری بکەین، نەخێر. ئەمە ساڵهای ساڵە زیاتر لە 40 ساڵیشان ئەو ناکۆچیانە هەنە، شەڕ و پێکدادان بووە، شەڕی ناوخۆ بووە، نەمانتوانیوە بگەینە قۆناغێکی ئاستەوایی، بگەینە قۆناغێکی دیموکراسی، کۆمەلگای مەدەنی کە ممارسەی دیموکراتیە بکەی وەکو وڵاتانی پێشکەوتوو. بەداخەوە دەڵێم ئێمە هەر بەناو بە باسکردن و بە شیعاراتا دیموکراسین، فەرهەنگی دیموکراسی نەچەسپاوە لەناو کۆمەلگای ئێمە، نە فەرهەنگی هەڵبژاردن، نە ئاڵوگۆڕکردنی دەسەڵات، نە گفتوگۆکردن. هەموو دەسەڵاتەکانیش تا حەدێکی زۆر دەتوانمەوە بەڕاستکاوانە بڵێم کە حەق بە خۆیان دەدەن لە مەوقعی خۆیاندا پێشیری دیموکراسیەت بکەن، حەق بە خۆیان دەدەن، دەسەڵات بە خۆیان زیاتر لەوەی کە هەیەە. ئێمە پەرلەمانمان هەیە، بەندە 4 سات سەرۆژی پەرلەمان بووم، زۆر لە ئەندامانی پەرلەمان لێرە دانیشتوون. من پێم وایە پەرلەمان دەسەڵاتێکی زۆر گەورەیە، دەبێ هەموو لایەک ڕێزی لێ بگریتن بیپارێزیتن پێشی بخات، چونکم ئەساسی دامەزراندنی کۆمەلگای مەدەنی دیموکراسیەت لەوێوە دەست پێ دەکات. دەسەڵاتی دانانی یاسایە، دەسەڵاتی مناقەشەکردن و پەسەندکردنی بودجەیە، دەسەڵاتی ڕەچاوکردنی و بەدواچوونی کارەکانی حکوومەتە. بۆیە چەند ئەم مؤسسەیە چەند پێشکەوتوو بێت، ئەوەندە چەند بتوانیتن لەناو خۆیدا دیموکراسی بێت بە شێوەیەکی ڕێکوپێک کارەکانی ئەنجام بدات، ئەوەندە کار دەکاتە سەر ئەدای حکوومەت و سەر لەناو کۆمەلگای خۆشماندا بە شێوەیەکی گەورە دەور دەبینیتن بۆ چەسپاندنی دیموکراسی و بنەماکانی. بەڵام ڕاستیەکیش هەیە، پەرلەمان هەموو شتێک نییە. ئەگەر هەموو شتێک بێ ئەی بۆ حکوومەت هەیە، ئەی بۆ دەسەڵاتی قەزا هەیە، ئەی بۆ سەرۆکایەتی هەرێمەیە، ئەمانە هەمووی تەواوکەری یەکترن. لەم کۆمەلگای ئێمەدا کە هێشتا پێویستیمان بە تەوافق و بە سازانە، بە نەهێشتنی ئاسەواری شەڕی ناوخۆیە، پێویست دەکاتن ئەم ڕاستیانە بزانین کە ئەمانە تەواوکەری یەکترن. بە تەنیا قەراردان هەڵەیەکی گەورەیە. ئەندامانی پەرلەمان لە خولی یەکەمدا زۆربەی زۆری ئەندامانی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی لە خولەکەدا بوون، بۆیە دەکرا مناقەشەکە هەم سیاسی بێتن و هەم یاسایی بیتن. بەڵام لە خولی ئێمەشدا زۆر جار کە مناقەشەمان دەکرد، هەستت دەکرد پێویستیت بەوەیە لایەنە سیاسیەکە ڕەچاو بکەی، باز بکرێ، پسوو بدەی، وەخت بدەی بە پەرلەمان بۆی بتوانیتن قانونەکە ئەو قانونەکە دەری دێنیتن بە ڕێکپێکی دوور لە ڕەتفعلێکی سلبی تەواوی کاتن. من نمونەیەک دێنمەوە، کاری حەزبی ئەندامانی پەرلەمان زۆر جار لە وەختی ئێمەشدا بە بیر و بۆ چوونەکی حەزبی تەماشای مەسەلەکانیان دەکرد. قانونێک دەرچوو بە وەختی یەکێتی و پارتی زۆری نەبوون، بەڵام هەر یەکە لە دیری خۆیەوە بیر دەکردەوە قانونە چەند قازانجی یەکێتیەکان بیریان نەدەکردەوە ئەم قانونە بۆ ئایندەیە، بۆ دیری دواوەیە، بۆ دامەزراندنی کۆمەلگایەکی مەدەنیە. ئەمڕۆ ڕەنگە بۆ قازانجی یەکێتی بی، ڕەنگە بەیانی بگۆڕێت. نمونەم زۆرە، بەڵام یەک نمونە دێنمەوە کە زۆردا لە دانیشتەکانی خۆمە باسی دەکەم. تەمەنا دەکەم کە ئەندامانی پەرلەمان ڕەچاوی بکەن ئێستا لە ئایندەدا. پرۆژەیەک هات لەلایەن حکوومەتەوە بۆ قانونی نەوت و غاز. حکوومەت پرۆژەیەکی ناردبوو، سەرەتا پرۆژەیەکە بریتی بوو، دەسەڵاتەکان هەمووی بەدەست وەزیری سامانە سروشتەکان بوو. هەموو ئەو دەسەڵاتانەی کە هەیەتی گرێ بەستە لەگەڵ کۆمپانیا دەرهێنانی نەوتە هەموو شتەکان. لە پەرلەمانیشدا ئەما تەبعاً وتیان نابێت، دەبێت هەر گرێ بەستە بێتە ناو پەرلەمان دەجی بۆ بدات. ئەمە لە پەرلەماندا بەردەوام بین لەسەر ئەو مناقەشەیە قەت نەدەگەیشتە نەتیجە. بۆ ئەگەر بە زۆرینەش قەرارمان دابا هەر گرێ بەستێک بێتە پەرلەمان، نە خەبیرمان هەیە، نە شارەزامان هەیە،
چی لێ تێگات بۆیە لە پاڵ پەرلەمانە مناقەشەیەشتر دەستمان پێ کرد ئەم پرۆژەی حکوومەتە دەبێت تێ بگەین خەبیرمان هێنا شارەزامان هێنا بە دوواچوونمان کرد بۆ پرۆژەکانی هاوشێوە لە دنیادا من چوون بۆ لای کاک نەسیر گوتم ئەو پرۆژەیە ئێوە سەرناگریتن لە پەرلەماندا وا